سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش لە بەردەم بەڕێبەرێتی پەروەردی ڕۆژاوا لەگەڵتان بەردەوام دیارە لێرە مامۆسایانی وانە بێژ بەردەوام من لە بایکۆتکردنی وڵەکانی خوێندن و دەربینی ناڕزایەتی سەبارەت بەو مافەی کە خۆیان داوای دەکەن و خۆشیان ئاماژەی پێ دەکەن بەردەوام دامەزراندنی هەمیشەیی وەرگرتنی موچەکانیان لە کاتی خۆیدا هەموو مانگێکێکە لە سەرەکی ترین داواکاریەکانی مامۆسایانی وانە بێژ کە لێرە کۆبوونەتەوە من دەمێ بچمە لای بەشێکی تریان بیان دوێن و قسەیان لەگەڵ کەم مامۆستا سڵاوت لەبێ ئەم کاتت باش جارێکی ترێەوە هاتنەوە بەردەم بەڕێوەبەری پەروەردی ڕۆژاوا دیارە وەکو هەمیشە باز لە داواکاری مافەکانی خۆتان دەکەن تاوەکو ئێستا وەڵام چی بۆ بۆتان هەڵوێستان چی و قسەی ئێوە چیە لەسەر بەردەوامی ئەم دۆخەتان؟ بەڵێ بەخێر بێن سەر چاو وەڵاهی وەڵام هیچ تایسە وەڵامێکی ئەو تویان بەمە نایەوە کە دڵخۆشکرد بێ ئێمە ڕۆکو جارەکانی کە هەموو جار هاتوینەوە سەر شەقام داوای مافی خۆمانەکەین داوای ئەو مافە زەوتکراواکەین کە 8 ساڵ بۆ 9 ساڵە ئێمە وەکو مامۆسایوانە بێش داوا ئەەکەین تکایە وەزارەتی پەروەردە بۆ لە هەموو وەزارەتەکانی تر دامەزراندن هەیە بۆ لە وەزارەتی پەروەردە نیە بۆ لە سگی بە سەربازی تا ئێستا دامەزراندن نەوەساوە سەرموچە هەیە پلە بەسکردنەوە هەیە بۆ لە وەزارەتی پەروەردە ئەم دامەزراندنەوە وەساوە بەڕاستی بۆیە ئێمە بە مافی خۆمانی ئەزانین هەتا ئەو کاتی وەڵامێکی جدی بە مامۆسایانی وانە بێژەدەن بەردەوام بین لە چالاکی و لە خۆپشاندانەکانمان بۆیە من لێرەشەوە یەک تکایەکم ینی من لێرەشەوە داوا لە مامۆسایانی هاوڕێمەکەم ینی لە ماڵەوە بەچی دڵخۆشن بۆ مەعاشە ملیۆنی کە هەیەە بۆ سرە موچە و پلە بەرزکردنەوە و ئیجازەی دایکایەتی و چوزانم ئەو ئیمتیازاتانی کە هەیەە بەڵکو بە پێچەوانەوە تۆ موچەت نییە لە ماڵەوە سرە ئیجازەی دایکایەتی نییە لە هەموو مافەکان بێ بەشکراویت تکایە وەرە سەر شەقام لەگەڵ هاوڕەکاندا داوای مافی خۆ بکە تەنها لە شاری سلێمانی ئەمڕۆ بایکۆتی مامۆسایانی وانە بێژە بەردەوام یاخود لە شار و شارچکە جیاوازەکان لەگەڵتانە بەڵێ وەڵی خۆی بە دیاریکراوی هەموو مامۆسایەک چ لێرە چ لە هەولێر لە دهۆک لە ناوچەکانی کە مافی خۆی دیبێت دەستە شەقام داوای مافی خۆی بکە بەڵام ئەوەی ئێستا هەیە بە دیاریکراوی لە سنووری سلێمانی مامۆسایان چوانە بێش چی میلاک ئەمڕۆ بایکۆتیان کردووە زۆر سپاس بە تۆ دەمێ بچمە لای بەشێکی تریان کە لێرە من لێرە مامۆستایەکم بینی زۆر بە تووڕەبوونەوە قسەیە کرد مامۆستا سڵاو دەبم کاتت باش قسەی تۆ لەسەر بەردەوامی ئەم دۆخەتان چییە زۆر تووڕە قسەتە کرد واللهی وباللهی ئەوەندە لیان پەسم ئەوەندە لیان بەداخم قەسەم بەخوا بەدەستم بێ هەر هەمویان ئەەکەمە دەرەوە بەس بڵێم چی دەسەڵاتم ئەنجا ئێمە دادەجان ئەمە 2000 مامۆستا نابین هاتوینە ئێرە باشە ئایا مامۆستاکانی تر چین و توێژەکانی تر معاناتی ئێمەیان نییە ئەی بۆ خەڵق نایەتە سەرجادە بەجارێ حکمی ئەمانە لابەرێ ئێوە باس لەوە دەکەن کە دامەزراندنی هەمیشەیی وەرگرتنی موچەکانتان لە من مامۆستای هەمیشەییم بۆ لە مامۆستیەکێکە لە مافە هەرە سەرەکیەکانی خۆتان پێتان وایە بۆچی حکوومەت یاریمی من مامۆستایەکی هەمیشەییم 26 ساڵ خزمەتی مامۆستاییمەیە پاشەکەوت کراتی هەڵدرای نازانم چیمان لێ کرا هەموو لە خۆپشاندنەکان من بەردەوام بوو خۆ بەردەوامیژە هەتا ڕۆح لە قەلبی مندایە هەتا ئەو دڵم لێ ئەدا من بەردەوامە بم لەگەڵ چین و توێژەکان هەموو ڕۆژێک بەردەوامە بم هەتا ئەم حکوومەتە چۆکدادا پێت وایە بۆچی وەڵامتان نادرێتەوە دادە گیانجا وەڵامی چێ بنەوە خۆ باشیان نییە خوێندنیان ئەو لاخست کردی پەروەردەیان پەک خست هیچ شتێک نەما لە وڵاتە کردی تەندروستی ئەڕۆی هەموو چین و توێژەکە هەموو سێکتەرەکان هەمووی لە ناو چوە برا کامیان بڕۆ بۆ دایرەکان لە خەڵک برسە بزانە معاناتی خەڵک چییە خەڵک ئەو ڕۆژەژنە پێشمەرگەیە پەیوەندی ئەکا ئەڵێ 1 دینار لە ماڵی مندانیە ئەی خۆی پێشمەرگە بتانگرێ پێشمەرگە سنگی بە گولەوەنە لە شەڕی داعش لەم هەموو شەڕە ئێوە سفەت ئێوەتان نەبێ 500,000 مانگانە بۆی ببڕنەوە دادەیجان لۆکردن مامۆسای هەمیشەیی و هاتووی بۆ لای مامۆسایانی وانەژیریانە زۆر باشە ئێوەکو مامۆسایانی هەمیشەیی چ گرفتێکتان هەیە وەڵایی گرفتمان زۆرە ئێمە ئاگە گرفتمان لە ئەمان زیاتر نەبێ کەمتر نییە شکا بەڕاستی ئێمە چەند ساڵێ لە 2014 لە بەرزکردنەوەمان وەستاوە پاشەکەوتیان بۆ کردوین بەڕاستی ئەم حکوومەتە هیچ باچی نییە لە ئاس هیچ چین و توێژە بەڕاستی دادەجان خەڵک زۆر پەستە خەڵک زۆر بێزار بە زۆر بەداخەوە کە خەڵک نایەوە گێمە بە سێمە موچەیە وەرەگرین ئێستا من موچەکەم وەرگرە و مانگی دەیە ئێستا چووم لە قوتابخانە لای مدیرەکە موچەکەم وەرگتووە موچەی مانگی حەوت کە ئارە وەڵات چ لە زاریشان لێ بڕین دەرماڵە خوارزگا خوار لە ناویان بەرێ خوار لە ناویان بەرێ خوار سوایان کە من ئەو دوعاە باش مامۆستا سڵاوت لێ بە قسەی تۆ لەسەر بەردەوامی ئەم دۆخە چییە دەستان خۆش و زۆر سپاس وەڵی ئینشەڵا بەردەوامە بین من وەکو خۆم مامۆستایەکی هەمیشەیەم لە ناحیەی تەیکێ هاتوومە بە خۆشحاڵیشەوە ئامادەم هەموو ڕۆژێ بێم
تۆ مامۆسای هەمیشەی ئەوان بەدەر لەوەی کە گرفتی خۆیانیان هەیە وەکو مامۆسایانی وانە بێژ گرفتی ئێوە لەناو پرۆسی خوێندندا وەکو مامۆسایانی هەمیشەیی چییە؟ لە بەرزکردنەوە لە 2014 وەکو مامۆستا فەرمی وەستاوە لە 2014 لە بەرزکردنەوەمان وەستاوە ئێستا موچەی مانگی حەوتمان وەرگرتووە 40,000 جوگرافیەکان لێ بڕیوین ئەوەی کە وەرماگرتووە بەشی قەرز ناکات. بڵێ بینەرانی شارپرێس دیارە بەشێکی زۆر لە مامۆسایانی وانەبێژ و مامۆسایانی هەمیشەی لێرە گربوونەتەوە و من لێرە یەکێک لەو کەسانی کە جیاواز لە مامۆسایانی هەمیشەی وانەبێژ لێرەیە. سڵاو لەوێ بەڕێزم کاتت باش بۆشینی مجلو بەرگەم ڕۆ هاتوویت ئێرە پەیامت چییە بۆچی هاتوویتە ناو مامۆسایانی وانەبێژ؟ من فەرمانبەری کارەبام تەمان وەکو ئەو مامۆستایانمش موشەم خوراوە و من مافی خۆم ئەزانم کە بێم لە شانبەشانی ئەوان داوای مافەکانی خۆمان بکەن کە لایەن ئەم دەسەڵاتەوە بە حەقە دزراوە ئەوەی بەسەر ئەم میلەتە هاتووە ئەم دەسەڵاتە لێ بپرسان ئەوەی ئەم خەڵکە کە دۆخی ئێستا ئەم بەتایبەتی شاری سلێمانی کە بەم دۆخە گەیشتووە ئەم دەسەڵاتە لێ بپرسان چونکە سلێمانی لە 6 حەولاوە حەساڵی لەسەرە لەلایەکەوە ئەوە حکومەتی عێراقی کێشەمانێ لەلایەکەوە حکومەتی هەولێر عینەش کێشەمانێ و لایەکەوە لێرەش ئەم حکومەتیش بامانشێەوە لەبەرەوە ئەبێ خەڵک هەموو یەک بگرێ بۆ ئەوەی داوای مافەکانی بکە ماف یعنی ماف داواکردنی ماف شتێکی سادە و ئاساییە من ئەرکێکم پێست پێدراوە بەزیاوە جێبەجێم کردەوە بۆ ئەم دەسەڵ بۆ ئەم وڵاتە ئێوێ مافەکەم وەرگرمەوە ماف ئەبێ بچی شەڕی وە بکەیتە ئەدەنەوە بە حەقەت نابێ بۆسی سێری کێ بڵگاگەوڵا یەکێک بێ فریاد کەوێ کەس فریاد ناکەوێ ئەبێ خەڵک خۆی فریای خۆی کەوێ چاوەڕێ هیچ کەسێ مەکەن بێ فریاد تاکەوێ ئەبێ خەڵک خۆی بێ سەرجادەکە داوای ماف و حەقەت ئەو حەقەی بکە کە لێی زەوت کراوە. مامۆسایانی وانەبێژ و مامۆسایانی هەمیشەی و ئێستاوەی کە گوێبیستی بوون فەرمانبەرێکی کارەبا بوو فەرمانبەرێکی بەڕێبەرایەتی کارەبای سلێمانی بوو کە دەنگی خۆی خسۆتە پاڵ وەکو خۆی ئاماژە پێکرد دەنگی مامۆسایانی وانەبێژ هاتوون داوای مافەکانی خۆیانیان دەکەن لێرە بە کۆمەڵێک دروشمی ناڕەزایی وەکو خۆتان دەبینن با بەرزکردنەوەی کۆمەڵێک دروشمی ناڕەزایەتی بەردەوامن لە بایکۆت من دەچمەلای بەشێکی تر لەو فەرمانبەرانە دیارە خاتوونێک لێرە هەیە بە بەرزکردنەوەی کۆمەڵێک دروشمی ناڕەزایەتی هاتوۆتە ئێرە سڵاوت لەبێ خاتونەم کاتت باش داواکاری تۆ چییە بە هەردوو دەست دروشمی ناڕەزایەتیت بەرز کردوتەوە توێ بڵێ چی؟ تا هیچ کاتێک نەبووە ناشبێت لە هیچ دنیایەکە کارکردنی بە زۆرە ملێ و بەبێ پارە هەرگیز ئەو هەرگیز تۆ کاتێک دەوام ئەەکەی ئەرک و مافت هەیە کاتێک کە ئەرک و مافت هەبوو تۆ ئەرکەکەت بەجێهێنی ئەبێ ئەویش مافەکەت بۆ دابینکە کە خۆی لە موچەیە ئەبینێتەوانێ بەڵام ئەم سەرۆکی حکومەتە نابەر پرسیارەتە گەندەڵە فاشستە فاشیلە یە زۆڵمێکی گەوری لەم میلەتە کردووە بەڵام بەداخەوە کەناڵەکان زۆرترێکن لە خەڵکەکە ئەبوو ئێستا هەموو شقامەکان بگیرایە سەر تاپەی خەڵق بهاتە من ئەگەر وچە وەرنەگرم بازار پاک ئەکەوێ کاسبکاری ناو بازار بکەوێ کا دەرچووی دانە مزراوەکانمان کوانێ پارێزەرەکانمان کوانێ مامۆسای ئاینی بێ پشتگیریەک لەم خەڵکە بکە بەڕاستی ئێمە بێ یەکدەنگ بین وازنێنی تەنها نەک لە بایکۆتە خۆ پیشاندانی سەرتاسەریش ڕابگەێنین تا ئەم حکومەتە شکست خواردووە دان بە شکستی خۆیانی و ئەڕوا لە کۆڵمانە بێتەوە. بەڵێ بینەرانی شارپرێس ئەوەی کە بینیتان ئێستا ڕاستەوخۆ بەردەم بەڕێبەرێتی پەروەردەی ڕۆژاوایە کە مامۆسایانی وانەبێژ و هەروە بەشێکی زۆر لە چین توێژە جیاوازەکان و فەرمانبەری بەڕێبەرایەتی کارەبای سلێمانیش بە هەمان شێوە هاتوونەتە ناو خۆپیشاندانی مامۆسایانی وانەبێژ و مامۆسایانی هەمیشەییش بگرا داوای مافەکانی خۆیان دەکەن دیارە بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە ماوەی چەند مانگێکە فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەکانیان دواکەوت و موچیان وەرنەگرتەوە بەشێکی زۆر ناڕەزایەتی لێکەوتۆتەوە کە بەتایبەت مامۆسایانی وانەبێژ باس لەوە دەکەن ئەوان بەدەر لە گرفتی هەمیشەیان کە دامەزراندنی هەمیشەیی بووە لەگەڵۆشدا وەرنەگرتنی موچەکانیان لە کاتی خۆیدا یاخود دواکەوتنی موچەکانیان لە کاتی خۆیدا گرفتێکی
گەورەترە بۆیان و مامۆستایانی هەمیشەیش بە هەمان شێوە ئەمڕۆ دەنگی خۆیان خستۆتە پاڵدەنگی مامۆستایانی وانە بێژ بەهۆی دواکەوتنی موچەکانیان ئەو گرفتانی کۆی ئەو گرفتە زۆرانی کە لەناو پرۆسی خوێندندا هەیەە و بەردەوام داوایان کردووە ماوەی چەند ساڵێک و خۆیان ئاماژەی پێ دەکەن داوایان کردو کە گرفتەکانیان چارەسەر بکرێ بەڵام تاوەکو ئێستای وەڵامێک نەبوو لەلایەنی پەیوەندیدارەوە چ وەزارەتی پەروەردە بێت چ حکوومەتی هەرێمی کوردستان بێ وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە و ئەوان وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکانی